چیرۆکە تراژیدیەکانی ڕێگا یەکساییدەکانی دەرەوەی ناوەندی شارەکان بەردەوامە و لە نوێترین ڕووداوی هاتوچۆدا لەسەر ڕێگای سلێمانی قەرەداغ 3 کەس گیانیان لەدەستدا. هاتوومەتە پرسەی قوربانیەکان و کەسوکاریان باس لە ڕووداوەکە و هۆکارەکانی دەکەن. چارەسەرێ بۆ ڕێگایە دابنرێ و ڕۆژانە حادیسەی تیابێ و ئیتر ناڕەحەتین. یەکەم کەس چووە بەنایەنەوە ڕووداوات چۆکە و باس چۆن لە ڕووداوات چۆکەکە ڕووداوە من خۆم چوومە سەریان بەڕاستی سیارەکەم تەرەفی لای ئێمە بە نوعێک تێکشکابوو نەمناسینەوە و دوایی تەلەفۆنیان بۆ کردم و وتیان یەکێک لە ئەندامانی خێزانەکەی خۆم تەلەفۆنیان بۆ کردم وتیان ئەڵێن کە گوایە شتێکی وا بووە لەسەر ڕێگاکە وتم وەڵای خۆ سیارە سپیە بە شێوە یعنی بە شێوازیەوە سیارێم لێ خوڕیوە من ئیتر وەلحاڵ نەمناسیەوە لەویا. نەبەس شۆفێری تەکسیە و 16 ساڵ لەسەر ڕێگای قەرەداغ بۆ سلێمانی کار دەکات. خراپی ڕێگا و یەکسایدی شەقامەکە تەواو ناڕەحەتی کردووە و دەڵێ پێویستە حکومەت بە جددی کار بۆ چارەسەرکردنی بکات. خۆی بۆی هەمووی دووسایت کرایە بەڵام نەکراوە وەک دووسایدیشی ناکەن ساڵان پێنەپەڕۆیەکە ویان کرد بەڵام ئێستا ئەوەش ناکەن نەک هەر ڕێگەی قەرەداغ ئێستا سلێمانی وای لێ هاتووە ڕێگەی قەرەداغ تەواو فەوتاوە اینجا قورسایشی زۆر لەسەر ئەم هەموو بار هەڵگرە تێکەڵا با بۆ سلێمانی لەم مەحلەقانەوە بەڕاستی ینی زۆر ئەرکی لەسەرە و پێویستە چاکرێ بەڵام چه چاکیکە جارەکانی زۆر سەقەتە یان کە تاچی بۆ سلێمانی نزیکی 40 کیلۆمەتر 40 تاسی تیا تاگەیتە سلێمانی جارەکانمان گشتی بێکەڵک سارە عەزێتەوە تاوێتم تەکسیانی خەتی قەراغ سارەکانیان زۆر زەعەزێتە چاڵوچۆڵێکی زۆری تیان لەسەر جارەکان تر هیوادارین بۆمان چاکن و ڕێک و پێیکەن. جادەیەکمانەیە بەڕاستی جادی قەرەداغ ئەو بەرپرسانی کە خۆیان بە بەرپرسیار دەزانن بێن بە جادەکەی خەراقی ئێمە گوزەر بکەن و گوزەریشیان کردووە بەڵام بەداخەوە بازیان هەڵداوە. وەڵی مانعاتەکە خۆتان بینی وتانەوەکو بەجە نابیشتەڵێم ڕەنگە بەرپرسە گەورەکانش لەم ناوچەوە هاتبێت و هاتوچۆیان کردبێ جادەکەمان زۆر خراپە ئێمە جادەی نەک جادێک خەراق سلێمانیمان خراپە کۆڵانەکانمان تە زۆربەی نەقیر کراوە نەچی منتۆ کراوە کۆڵانی هوامان هەیە بەڕاستی سیارەت یا دەرناچێت جادەکانمان وێرانە ناو قەزاکەمان وێرانە. قایمقامی قەزاکە باس لە دوایین هەوڵەکانیان بۆ دووساییکردنی ڕێگاکە دەکات بەڵام قسەکانی زۆر دڵخۆشکردنین. هاتوچۆی خەڵکی قەزای قەرەداغی لەسەرەوە ئەو ڕێگایانە بەتابەتی ڕێگای کە لە فلکەی تانجەرۆ هەتا گاتە سەیتەرەی دارە ڕەش بەڕاستی ڕێگاکە زۆر خراپە ڕێگایەکی یەکساییدا لە زۆر شوێنە هەر تێک چووە قەرباڵخێکی زۆری بەسەرەوەیە و ئەوە بڕیاریش دراوە کە ئەو ڕێگایە چاک بکرێت دروست بکرێتەوانێ هەتا پێم وایە درابێ بە کۆمپانیایەک بەڵام من نازانم کۆمپانیاکە کێوە چۆن و کەی دەست بەکارە بێ هیوادارین لایەنی پەیوەندیدار کە ڕێگاوبانە بە دوواداچوونی بۆ بکات و ئیشەڵا لە داهاتوە ئەوەش دەست پێ بکە. درێژی ڕێگاکە نزیکەی 40 کیلۆمەترە و پرۆژەی دووسایدکردنی بە کۆمپانیایەک سپێدراوە بەڵام تا ئێستا و کۆمپانیای ناو و شوێن و کاری دیار نییە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەرەداغ.